دوای تێپەڕبوونی 24 ساڵ بەسەر گەلە نێودەوڵەتی کە تێیدا بیرمەند و ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان مافی ئازادی لێ سندراوەتەوە لەژێر گەورەترین گوشار و فشاری توندی تاکە کەسیدا و مافی کەسی و ئازادی و کەسیەکانی لێ سندراوەتەوە بە توندترین شێوە لەژێر چاودێریکردنی زینداندایە بێ لە بەرچاوگرتنی مافەکان لە دیداری پارێزەران و خێزان و ڕەتکردنەوەی هەموو دیدارێک تەنانەت مافی خوێندنەوە و نووسینی وەک مرۆڤێکی ئاسایی پێنادرێت. هاوکات 21 مانگە هیچ هەواڵێ لە ژیانی ئەو ڕێبەرە نازانرێت و هیچ هەواڵێ لە ئیمراڵیەوە نییە. بۆ ئەمەش لەگەڵ ئەوەی لە ماوەیەکی ڕابردوو سیپیتی بۆ دوو جار بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجالان ئەگەدار لە ڕۆژی زیندانیکردن چۆتە زیندان. بەڵام ئەوەی جێگای پرسیارە هیچ ڕاگەندراوێک لەو بارەیە بڵاو ناکەنەوە هەرچەندە ئێمە ئاگدارین کە دیدارەکە ڕێک نەخراوە بەڵام بێ ئەوەی هۆکارەکەی بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و گەلان و جیهانی گەلی کورد ئاشکرا بکرێت بە نادیاری ماوەتەوە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی گەلەکەمان و ئازادی خوازان لەسەر ڕەوشی ڕێبەر ئۆجالان درک بە مەترسی و ئەگەری پیلانێکی قێزەون بکەن. ئێمەی ژنان لە سۆنگەی بەرپرسیارەتی و خاوەندارێتی لە ڕێبەرەکەمان ڕای دەگەێنین کە یەکێتی ئەوروپا و کۆمەلگای نێودەوڵەتی خودی سیپیت و تەواوی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەرپرسیارن لە هەر ئەگەرێکی نەخوازرا و دەزانین کە بەسەر ڕێبەرەکەماندا بێت. و پێمان وایە ئیمراڵی تەنیا زیندانێکی ئاسایی نییە و ناوەندێکە بۆ سەرکوتکردن و هەوڵدان بۆ شکاندنی بێ ئیرادەکردن و گەلەکەمان کە هێزی بوون و مانەوە لەسەر پێوەستانی خۆی لە ئیمراڵیەوە وەردەگرێت. ڕێبەرەکەمان بە سەرچاوی تێز و هێزی بۆ خۆمان دەبینین بۆیە دەزانین تورکیا بە ئاگاداری ناتۆ یەکێتی ئەوروپا دەخوازن لە تۆڵەی شکستەکانی ئەم دوایی دەوڵەتی تورک بەرامبەر بە هێڵی تێکۆشانی ئازادی ئەو پەرچەکردارە قێزەونە لە ئیمراڵیەوە بەڕێو ببن. سەرکەوتنەکانی گەل لە ڕۆژاوە و سەرکەوتن دژی بە بەکارهێنانی چەکی کیمیاوی شکستی تورکیا بە پیلانگەڕی قێزەون لەسەر ڕێبەر ئۆجالان وەڵام دەدەنەوە. بۆیە ئێمە وەکو ژنانی باشووری کوردستان هەڵوێستە و خەبات و بێوچانمان لە پێناو ئازادی ڕێبەرەکەمان بە ئەرکی خۆمان دەبینین و بەڵێنی بڵندکردنی تێکۆشانی خۆمان تا دوان نەفەس دەدەین. ڕوونبوونەوەی دۆخی ڕێبەر ئۆجالان دەکەینە ئەرکی لە پێشینەمان لەم سۆنگەیەوە داوا لە ژنانی ئازادیخواز و کۆمەلگا بەگشتی دەکەین کە هاخەباتمان بکەن. سەفەربەریانە لە ناو دەرەوەی وڵات بێنە دەنگ و تا ئەو کاتەی سیپیتی ناچار بکەین جارێکی تر سەردانی ئیمراڵی بکات ڕازگۆیانە دوان راپۆرتی خۆیان لەسەر ڕەوشی ڕێبەر ئۆجالان بۆ گەلەکەمان ئازادیخوازان ئاشکرا بکەن. ئەمڕۆ چالاکیەک ئەنجامدرا دەربارەی ڕێکخراوی سیپیتی کە سەردانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان بکاتەوە وەکو ژنان ئێمەش داوا لە ڕێکخراوی سیپیتیکەین بە ڕاستەقینە و ڕاستگۆ بێتە مەیدان و سەردانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان بکە. بەڵام لێرەدا شتێک هەیە لە دڵی ئەم خەڵکەیە کە سیپیتی کە سەردانی نەکردووە لەبەر ئەوەی کە 3 ڕۆژ لەگەڵ دەوڵەتی تورکیا کۆبوونەوەی کردووە بۆ ئەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالانیش دەرکی بەوە کردووە کە سیپیتی وەکو خۆی گفتوگۆکان کە ئەکرێت لە بەینانە وەکو خۆی نایگەیەنێت بۆیە ڕەتی کردوێتەوە. دەوڵەتی تورکیا لە ئەنجامی شکستەکانی خۆیان کە لە ڕۆژئاوا و باشووری کوردستان لە شکست لە دوای شکست کە بە هەموو چەک و ئەسلحەیەک و کیمیاوێک لە هەردوو باشوور و ڕۆژئاوای کوردستان ئەدا لە ئەنجامی شکستەکانێتی بۆیە پەنا بۆ هەموو شێوەیەک ئەبا کە یەکێک لەوانە پەنای بردۆ بۆ بەڕێز سەلاحەدین دەمیرتات کە جێگەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان بگرێتەوە. سەلاحەدین دەمیرتاتیش ڕەدی کردوێتەوە کە چارەسەری بەس لە ئیمراڵی لای بەڕێز عەبدوڵڵا ئۆجالانە. ئێمە ژۆکو ژنان داوا لە هەموو تەواوی ژنانی جیهانەکەین چونکە ڕێبەرێکە هیچ تاکو ئێستاکە لە 5,000 ساڵەکە ژن کۆی لە کراوەتە ژوورەوە هیچ کەسێک هەڵ نەکەوتە بڕێ وەکو ئەو بەڕێزە لە بەرگری لە مافەکانی ژن بکە و ژن بناسێنێ بە ینی بە حەق و مافەکانی خۆی. بۆیە ئێمەشتە تەواوی ژنانی جیهان داوا ئەکەین کە پشتگیری یەکتری بکەین و بۆ ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان سەردانی سیپیتی بکە و بە ڕاستگۆیانە